بەڵام بۆ دێنمەوە گەنجە بەڕێزەکان چاو لە گەنجی وا بکەن. من ئەو گەنجە ناناسم، بەڵام بەڕاستی معجیب بووم بە سەبەبی هیدایەتی کەوا خوای گەورە هیدایەتی داوە. هەر کەسێک خوا هیدایەتی بدا کەس ناتوانێت گومڕای بکە، و هەر کەسێکیش خوا گومڕای بکە کەس ناتوانێت هیدایەتی بدا. بۆیە بەلامەوە گرنگ و بەڕاستی بۆ ئێوەی باز بکەم ئەم بەسەر هاتە پەندی تێدایە. بەڵام کاتێکەوە من ئەو گەنجە ناناسم لە کەسێکی جێسی قەوم متمانەوە، ئەهلی مزگەوت، ئەهلی جەماعەت، من ئەو بەسەر هاتەم لێ بیستووە. ئەمە واقعێکە و لا يزال تا ئێستا هەر گەنجە و گەنجێکی تازە پێگەیشتوو. ئەو برایە ژێڕایەوە وتی من ڕۆژێک لە مزگەوتێک نوێژم دەکرد، ئەو گەنجە لە تەنیشتم بوو. گەنجێکی دیندار، گەنجێکەوە سوس چالێک لە عیبادەتدا، گەنجێکەوە ئەگەر من تۆزێک سست بوومایە ئەو سسی تێدا نەبوو، دەست بەجێ بەرز هەڵدەستایەوە و خەریکی نوێژکردن بوو. زۆر بە سوت و چالاکی بەو پەڕی خاضعبوون و خاشعبوون بۆ خوا ڕادەوەستا. زۆر پێی معجب بووم. بۆیە کاتێکەوە لێبووینەوە وتم دەکرێت پرسیارەکە لێ بکەم؟ ئەویش فەرمووی بەڵێ. بۆ نا؟ دەفەرمێ لێم پرسی، وتم دەکرێت پێم بڵێ چۆن خوای پەروەردگار تۆی هیدایەتدا؟ ئەویش لە وەڵامدا دەفەرمێ پێی وتم شتێکی ئاساییە، ئەگەر دەڵێ بەڵێ وت باز دەکەم. دی با بزانێ هیدایەتی ئەم گەنجە بریتیە لە چی؟ چۆن خوای پەروەردگار هیدایەتی داوە؟ گەنجان پێم خۆشە ئەو گەنجە بکەن بە پێشڕەوی خۆتان، لەوەها بیرکردنەوەیەک، لەوەها تێگەیشتنێک لە دینداریت، لە داهاتوو ژیانت، لە ژیانت بیکە بە پێشڕەو. دەفەرمێ ئەو گەنجە ژیانی خۆی باز دەکا و دەجێڕێتەوە، دەڵێ من کەسێک بووم نەمدەزانی دینی چی و خوای چی و ئیسلامی چی. من کەسێک بووم کەوا شوان بووم، دەچوم لەو دەشتە شوانیم دەکرد، تا نیوەڕۆ حیوانم دەبرد دەم لە وەڕاند، کە نیوەڕۆ دەهات دەگەڕامەوە بۆ ماڵەوە خۆم دەشت و پاشان دەچووم بۆ مەکتەب. ڕۆژێکیان کەوا دەرچووم بۆ ئەو دەشتە مەڕووماڵاتم برد. دەفەرمێ مەڕووماڵاتەکە لە حاڵەتێکی ئاساییدا بوون، منیش پاڵم دایەوە، دەستم خشتە پسەرم و سەیری ئاسمانم کرد. کە سەیری ئاسمانم کرد لە خۆ شتێک بۆم دروست بوو، یەکسەر هەستام دانیشتم. گەنج دەبێت شەرم بکا لە خوا، گەنج دەبێت لە خوا بترسێ، هەست بکا خوا دەیبینێت. دەڵێ هەستام وتم باشە بۆ خراپە و چاکەکانی خۆم نەژمێرم. دەڵێ دەستم کرد بەوەی کەوا بەردم دەستدایە، وتم بۆ هەر خراپەیەکەوا کردومە ئەمڕۆ بەردێک دادەنێم. دەفەرمێ بیرم دەکردەوە ئەو خراپەم کردو بەردێکم دانا، ئەوڕۆ خراپەیەکی تر بەردێکم دانا، ئەمڕۆ خراپەیەکی تر بەردێکم تانا، تاوەکو نیوەڕۆ ئەمە. دەڵێ تەماشام کرد 56 بەردەم دانابوو تەنها تا نیوەڕۆ. گەنجان چەندە تاوانمان هەیە، چەند 56 ئێمە تاوان دەکەین تا نیوەڕۆ. برا گەنجەکانم، برای مسلمانم، خوشکی مسلمانم، وەڵڵەهی بیر بکەینەوە، ئەوە با ببێ پێشڕەومان. دەفەرمێ لەولا وتم مادام با چاکەکانم بژمێرم. دەفەرمێ بەردێکم دەستدایە، سەیرم کرد بیر بکەوە، 10 دەقە چارەگێک بیر بکەوە، من چاکێک نابینمەوە بەردێک لە جیاتی چاکێک دابنێم. الله ئەکبەر. دەڵێ دەستم کرد بە گریان بە دیارە و بەردەوە زۆر گریان. وەڵڵاهی حەقە بگرین، وەڵڵاهی حەقە بگرین برام. ئەخر چۆن ناگری لە کاتێکەوە تۆ لە بایانیەوەتانی وەڕۆ چاکەیەکت بۆ خوای خۆت نەکردووە، کە لە کاتێکدا پەروەردگار چەندان ساڵە دەدژێنێت. گەنجی بەڕێز، خوا چەند چاکەی لەگەڵ تۆ کردووە، تۆ چیت کردووە بەرامبەر بەخوا؟ خوا چاکەکانت بیژمێرە، دانیشە تۆش وا بکە وەکو ئەو گەنجە، لە هەر خراپەیەک بەردێک دابرێ، دابنیشە بزانە چیت کردووە بۆ قیامەتت. ئەخە چیمان کردووە؟ پێم ناڵێت چیمان کردووە. بەو نوێژە کرچ و کاڵێکەوە دەیکەین، دڵمان لەلایەک و لاشەمان لە ناو نوێژ، بەنیازین بەوە دەربازمان بێت، بەنیازین لەوە دەربازمان بێ براکانم. ئابەوە دڵە زۆر گریانێکی زۆر. دڵە هاتمەوە بۆ ماڵ، کەسوکارەکەم وتیانەوە چییە، چ بووە؟ وتم هیچ نەبووە. دڵە وەکو ڕۆژان خۆم شت و چوون بەرەو مەکتەب. لێرەدا کەسێکی دیندارە ئامۆژگاری دەکات بەوەی کەوا تۆ هاوڕێیانێکی دیندارە تەیە لە پۆلەکەتدا، بڕۆ لەگەڵ ئەوانە تێکەڵ بە. کاتێکەوا دی حاڵی خۆی بۆ باز دەکات، دەڵێ ئەمڕۆ مشتێکیەوە هەم لێ بەسەر هاتوو، نامەوێت جارێکی تر ئەو بەردا بەدەستمەوە بێ نەتوانم چاکەیەک دابنم، دەمەوێت بیگۆڕم. دەی من ئەو گەنجە ناناسم، بەڵام دەستخۆشی لێ دەکەم. کاتێکەوا گوێ لە من دەبێ ئەم قسانە دەکەم، دەستخۆشی لێ دەکەم. هیوام وایە
ئەو تاکە پەردەی کە نەدەتوانی چاکەیەکی دابنی ئێستا پێت بێ نەتوانی تاوانێکی بۆ تاوانێک دایبنی هیوام وایە ئەوهابی بەردەوام بە و هیوام وایە هەموو گەنجێک چاو لەوەها گەنجێک بکات ئەوەی من دەیڵێم برام واقعیە تازەیە ئەم ساڵ دووەمین ساڵێتی خوا هیدایەتی داوە دوور نییە گەنجان ماون هێشتا گەنجن دەتوانن بگەڕێنەوە بۆ لای خوا دی کاتێک دەڵێ پرسیارم لەو کرد وتی بڕۆ چەند شتێکی سەرەتایی پێوتمەوە وتی هاوڕێیەتی ئەوانە بکە هاوڕێتی ئەو کەسە چاکانە بکە بۆ ئەوەی کەوا تۆ بەردەوام بی دەڵێ لەگەڵ ئەو کەسە چاکانە هەڵسان دانیشتم تاوەکو ئەوجا جومعەم کرد ئەوجا هاتمە جەماعەت دوای ئەوە کەوا خوای گەورە هیدایەتی دام بە تەواوی تاقە کەسێک لە بنەماڵەکەم نوێژ بکە منم الله ئەکبەر ئەو نیعمەتە تاقە کەسێک نوێژ بکە منم ئێستا خوای گەورە هیدایەتی داوە خێزانێکی دیداریشی پێداوە ماڵێکی پڕ بەختەوەری خۆشی هەیە گوتوێتی وەڵڵاهی ئێستا دەزانم کە ئینسانم ئێستا دەزانم کە من مرۆڤم ئێستا دەزانم کەوا بەڕاستی من بەندەی خوای پەروەردگارم ئێستا دەزانم کە من بۆ هەم بۆچی هەم لەم دنیایە دەی گەنجە بەڕێزەکە دەی برای موسڵمانم برای خۆشەویستم توش بزانە بۆ هەی بیر بکەوە بزانە بۆ هەی بۆیە خەوف براکانم لە دڵدایە بەڵێ وایە بەڵام دەبێ ئەو خەوف و ترسە بگەێنێ بە حەقیقەتێکەوە لە تاوان بتگێڕێتەوە تو هەر بڵێ من لەخوا دەترسم بەڵام نەتگێڕێتەوە لە تاوان ئەمە چ لەخوا ترسیەکە برای خۆشەویستم چ لەخوا ترسیەکە شێخ الإسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئاخر بۆیە دی فەرموو ئەو خەوف و ترسەی کەوا مەحموودە لە شەرع